بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. اللهم ارحمنا فوق الأرض، اللهم ارحمنا تحت الأرض، اللهم ارحمنا يوم العرض يا أرحم الراحمين. توكرم لخوي تبارك وتعالى هر هنگاوي كناو ما نوبو مزگود هاتون خوي تبارك وتعالى يقبح حوصته زياتر پاداش ما لسري بداتوا. ئێمە ئێستا لە شەوانێکی زۆر مبارەک و پیرۆزن و باوەڕیشمان وایە لەم جۆرە مەجلیسانەی کە تایەدا ئانیشین ئێستا لە چواردەوری ئێمە سەف مەلائیکەت چاوەڕێی ئێمەیە کە تەواو بووین هەمووی دەگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار دەڵێن خۆی تەبارەک وتەعالا لە یەکێک لە ماڵەکانی تۆ لە شارێکە لە شارەکانی بەریتانیا زیکر و یادی تۆ کرا و لە پێناو تۆیە خەڵکێک کۆ ببوونەوە. بۆیە گرنگە بەم ئەهەمیەتەوە یا بەم گرنگیەوە دانیشین لە مزگەوتە و بشزانین بۆچی دانیشتوین، بۆ پاداشتێکی گەورە دانیشتوین. ئێمە زۆر جار ینی مەبەستەکەم باس لە پاداشتە، زۆر جار کاتێکە قسە ئەکەین، کاتێکە باس و خواست ئەکەین لە بینی خۆمانەکان لە مزگەوتەدا ئەنیشین، هەموو قسەکانی ئێمە بۆ کێیە؟ ئەوەی کە تاوانەکە، ئەوەی کە خراپەکاریەکە، ئەوەی کە دوولڕی ئەو مزگەوت مەشروع بەخوا زینا ئەکا، چی ئەکا، یعنی ڕووی دەممان ئیتیجاهمان بۆ ناو مزگەوت قسە ئەکەین، بەڵام ئیتیجاهەکە هەمووی بۆ دەرەوەی مزگەوتە. ئەی باشە ئەوەی دێ بۆ مزگەوت چی؟ ئەوەی سوجدە ئەبا چی؟ ئەوەی نوێژ ئەکا چی؟ ئەوەی تەحیات تەراویح ئەخوێنێ چی؟ ئەوەی بە ڕۆژوو ئەبێ چی؟ بۆیە دەبێ ئێمە بزانین پاداشتە گەورەکەی ئێمە چێ دێین بۆ مزگەوت. دەزانینەوەی کە خراپەکارە و هەموو ڕۆژێ باسی ئەکەین. ئێمە چی؟ ئێمە دێین بۆ مزگەوت چی؟ پاداشتی ئێمە چییە؟ لای خۆی تەبارەک وتەعالا ئێمە چ پاداشتێکمان هەیە؟ بۆیە ئەوە تعبیرێکی هەڵەیەک ئێمە بڵین وەڵا ئەمەش هەر لە وەرع و لە چیا کۆ بکەینەوە هەرچیەکت کرد نابێ باسیکەین. نا وەڵڵا شانازی پێوە بکە. بەیانی بۆ نمونە تۆ لەگەڵ کۆمەڵە خەڵکێکا ئیشەکەی نوێژ ناکەن، چوویتە لایەن ئاواسین خۆت دەرپەڕێنەوە بڵێ وەڵام من ئەمشەو لە مزگەوت بووم 8 ڕکات تەراویحیشم کرد و 4 ڕکات نوێژی فەرزی مەغریب ئیشاشم کرد و باوەڕیشم وایە لەسەرمانە پاداش وەرەگرم، بە ڕۆژوویشم لەبەر خوای پەروەردگار. ئەمانە هەموو شانازین بۆ ئینسانی موسڵمان، ئەمانە هەموو ڕێزن بۆ ئینسانی موسڵمان، ئەمانە کیانی ئێمەن، ئەبێ بیان پارێزین. بۆیە دەبێ مە بزانین بۆچی، بۆ نە کاتێککە دێی بۆ مزگەوت هەر هەنگاوێ من بەس باسم لە پاداشتەکانی خۆمانە کە لەم شوێنەیە دانیشتوین، هەر هەنگاوێک کە ناومان هاتوین بۆ مزگەوت هەمووی بە حەسەنات بۆمان حەسابە، هەمووی حەسەناتە یەک بە 700 و زیاتر خۆی تەبارەک وتەعالا پاداشمانەداتەوە لەسەری. ئەوە هاتینە ناو مزگەوتەوە. ئێمە کە یەک پێخینە ناو مزگەوت یەکەم ئیشێکمان لە ناو مزگەوت بریتێ لە نوێژکردن. یعنی ئێمە گەر بەس تەنها سەیری ڕەکەعاتە فەرزەکانی ناو مزگەوت بکەین لە ڕۆژێکە 7 ڕەکەعات نوێژ دەکەین، دوایستا ئەو هەموو ڕەکەعاتەی لە سونەتە ئەیکەین، ئەو هەموو نوێژەی کە لە ڕەمەزانە ئەیکەین، بەس باشی ئەم شەو بکەین بۆ نمونە. یعنی ئێمە کاتێککە نوێژ ئەەکەین ئەبێ بزانی بەرامبەر کێ نوێژەکەی، بەرامبەر چ خوایەک نوێژەکەی، چ خوایە ئەم نوێژەی بەسەر تۆ فەرز کردووە. بۆیە زۆر گرنگە بەم شێوازە ماوەڵە لەگەڵ نوێژەکانمان بکەین. کاتێککە تۆ سەیری فەزڵ و گەورەی ناو نوێژەکەت بکە کە وتت ئەڵڵاه ئەکبەر و داخڵ بووی پیرۆزترین و جوانترین و بەنرخترین ئایەت لە قورئانی پیرۆز تۆی خوێنی کە سوورەتی فاتیحایە. بۆ نمونە لە سوورەتی فاتیحا سەیرکە بزانە سوورەتی فاتیحا لەکوێوە هاتووە. زاناکان لە وەسفی سوورەتی فاتیحایە دەفەرمن خۆی تەبارەک وتەعالا علمی ناو هەموو کتێبە ئاسمانیەکانی پێش خۆمانی لە قورئانی پیرۆزا کۆ کردوتەوە و علمی ناو هەموو قورئانی پیرۆزیشی لە سوورەتی فاتیحایە کۆ کردوتەوە و نهێنی سوورەتی فاتیحاش لەم ئایەتەیە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئیتر خۆ ناتکرێ بچینە سەری بە تەفسیل باسیکەین لەوانێت دەرو تاریگەرەک بێ، بەڵام بە سەریعی بەسەریا بچین ئەوەیە کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەمە نهێنی ناو سوورەتی فاتیحای خوایە عیبادەت بۆ تۆ ئەکەین، هاوارمان بۆ تۆیە و نوێژەکانمان هەمووی بۆ تۆیە، بە عەقیدەیەکی پاکەوە ئێمە نوێژ بۆ تۆ ئەکەین و ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین و سەربڕین و نەزرەکان و نزاکان و خوێن ڕشنەکان و هەموو شتەکانیشمان هەر بۆ تۆیە. کورتترین پێناسە لەسەر ئەمە کە ئێمە بزانین چۆن عیبادەت بۆ خوا ئەکەین
کاتێک کە دەی بۆ مزگەوت کاتێک ئەچی بۆ ماڵی خوا لە ماڵی خوا پیرۆسترن نییە لەسەر ئەرزە بەیانی بڕۆ بۆ ماڵی خوا کە ئەچی بۆ ئەوێ نیەتت ئەوە بێ هاتی تو خەڵک بڵێن حاجی فڵانە کەس یان نیەتت ئەوە بێ هەر بۆ خۆشی بچی پیاسەی و سەفەرێ بکەی تەنها پیاسە و سەفەر و حاجەکەت بۆ ئەمێنێتەوە نیەت حەساوە نیەت زۆر مهمە بۆیە کە دەی بۆ مزگەوت بزانە بۆچی دەی لەبەر خاتر کەس مەیە بۆ مزگەوت لە پێناو خوایە وەرە 4 ڕەکەعاتت کرد تاقەتت نەما بڕۆ بۆ ماڵەوە ئەگە لەبەر کەسێکی ترمایتەوە بۆ 4 ڕەکعاتی دووەم جا 4 ڕەکعاتی دووەمت بۆ حەساب نییە ئەگە لەبەر شەرم و لەبەر عیبە و لەبەر حیا و لەبەر چی و تازە هاتووم بۆ مزگەوت و بووم پێوە و 4 ڕەکعاتەکە بکە بڕۆ چونکە تەنها نیەتەکەت بۆ حەسابە لەسەر بڕینەکەشە ئیاکە نەستەعین بە سەریعی بەسەریا چم خۆزگە کات بۆی هەمومان باس کردایە لەسەر بڕینە ئیمامی شافعی لە کتێبی ئومە باسی سەر بڕین ئەکا بۆ نمونە چی دەفەرمێ ئەگەر ئینسانێک بێت و حەیوانێک بێرێ سەری ببڕێ يعني چقۆکەش بخاتە مل حیوانەکە بڵێ بە ناوی خوا و پێغەمبەر گۆشتەکە حرامە نابێ بیخۆی بە ناوی خوا و پێغەمبەر هەر حرامە نابێ بێلۆی لێت وەرناگیرێت تووشی حرامێکیش بووی ئەمە نهێنی دینی ئێمەیە ئەبێ خاڵیسەن پاک ساف ڕێک ڕاستەوخۆ بۆ خوای پەروەردگار بێ تەنانەت ڕازی نییە بۆ پێغەمبەر بکەیتە شانی ناوی خوای تەبارەک وتەعالە بۆ سەربڕینیش ئەبێ ڕێک بڵێ بە ناوی خوای پەروەردگار ئەمە نەزرە ئەمە قوربانیە ئەمە هەرچیەک هەیە ڕاستەوخۆ بێ بۆ خوای پەروەردگار بێ لە تەحیەوە لۆش بینە دەرەوە لە سوورەتی فاتحە و کوتم ئەمە نهێنی قورئانە سوورەتی فاتحە تۆ هەموو ڕۆژە دەیخوێنی حەزەکەم دوای هەمووتان ناکرێ ئینسانێک بە هەموو تەمەنی سوورەتی فاتحە بخوێنەوە لێی تێنەگا چونکە هەموو نهێنیەکانی تێدایە بۆیە من مەبەست تەنها ئەو ئاياتەم باس کرد ئەو کانیتری خۆت بچۆ بە دوایە بگەڕێ بزانە خوای تەبارەک وتەعالە چ گەوهەرێکی لە سوورەتی فاتحایە بۆ ئینسانی موسڵمان کۆ کردوتەوە تو هەموو ڕۆژێکی خوێنی وەڵای عیبە نەزانی یعنی چی بۆیە شتێکی تر بڕۆینە سەر شتێکی تر کاتێکە لە ناو نوێژە ئەچیتە کوێ ئەچیتە سوجدە بۆ خوای پەروەردگار ئەزانی لەو فرمودەکانە هاتووە أقرب ما يكون العبد نزیکترین عبد لە خوای پەروەردگارەوە من ربه کوێیە وهو ساجد سجدەکانمانە ئەمە نزیکترین شوێنە لە خوای تەبارەک وتەعالە یعنی ئەگەر تۆ هەر چۆنێ بیرەکەیتەوە لە خوا هەر چۆنێ ئەتەوێت لە خوای پەروەردگار نزیکی بڕۆ سوجدەی بۆ ببە هەموو دوعاکانە دە سوجدەیە بکە فەئەکثەر دوعا هەرچی دوعات هەیە لە سوجدەیە بیکە بە خوای تەبارەک وتەعالە لەوێ نزیکترین شوێنیش دیسان هەر لە ناو نوێژایە تۆ هەموو ڕکعاتێک دوو جار سوجدە بۆ خوای تەبارەک وتەعالە ئەبەی بزان چەند ڕکعاتەکەی بۆیە زۆربەی کاتەکانی بە تایبەت ئەم شەوە پیرۆزانەی کە ئێمە تیاین زۆربەی دوعاکانت بخەرە کاتی سوجدەکانتەوە قەیچێکە با 5 دقە لە سوجدەبی چییە ئەمە جاری وایە گلەی لە جەنابی مامۆستاکەین کە تۆزێ سوجدەکەی درێژە کاتەوە نوێژەکەی درێژە کاتەوە گلێ ئەمە گەوهەرە بۆ ئێمە بەڕاستی لەوەش بچینە ئەو دیەوە تەحیات برایانی عەزیزم خوشکانی عەزیزم ئەگە لێرە تەحیات ئەزانی تەحیات لە چیوە هاتووە تەحیات مناجاتێکە لە بینی خوای تەبارەک وتەعالە و پێغەمبەری خوایە ئەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ ئیسرا و میعراج لەوێشەوە بەرز بۆ تەبەقەکانی ئاسمان شوێنێکەیە پێوترێ سیدرەة المنتەها لەو شوێنەیە هیچ مەخلووقێکی خوای تەبارەک وتەعالە سیدرەة المنتەهای نەبڕیوە هیچ مەخلووقێک تەنانەت مەلایکەتەکانی مەلایکەتە گەورەکانی وەکو ئەوانەی کە ئەزرائیل و میکائیل و جبرائیل و ئیسرافیل و ئەمانەش نەچوونەتە ئەو دیو سیدرەة المنتەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ ئەو دیو سیدرەة المنتەهاش تەحیات لەکوێوە هاتووە بۆ ئاسانە تو هەموو ڕۆژە تەحیات دەخوێنی لێی نەزانی مەبەستە چییە ئەوە لیقائی بینی خوا و پێغەمبەری خوایە بۆیە لەو کاتەیە خوای تەبارەک وتەعالە ئەم وشەی خستە زەرزمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم التحیات لله مەقسەی پێغەمبەری خوایە التحیات لله خوای تەبارەک وتەعالە فەرمووی السلام علیک أيها النبي ورحمة الله وبركاته خوای تەبارەک وتەعالە سەلامی نارد بۆ پێغەمبەری خوا کە چۆتە حوزوری خوای تەبارەک وتەعالە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەلامەکەی وەرگرت السلام علينا وعلى عباد الله الصالحين ئەوە سەلامەکەم لێ وەرگردی خوای تەبارەک وتەعالە و ئەیبەخشمەوە بە ئەم پیاوە بەڕێزانی کە لە مزگەوتەیە دانیشتون حتى وەکو ڕۆژی قیامەت ئەوەی شوێنکەوتەی پێغەمبەر بێ ئەو سەلامی پێخوای پەروەردگاری بەرەکەوێت چکە سەلامەکەی تەوزیح کرد بەسەر ئێمەشەکە لە مزگەوتەیە دانیشتین هەمومان بێ جیاوازی
لەکوێوە هاتووە ئەوجا هەرچی مەلائیکەت هەیە فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول تا ئێرە ئەمەش بەسە بچینە شوێنێکی تر بۆ نمونە ئێمە قورئانە خوێنین لەناو نوێژە بۆ نمونە دین بۆ تەراویح ومانە قورئانە خوێنین ئەگەر تۆ سەیری قورئان خوێندن بکەی وەکو خۆی وەڵڵی هەست و شعور و سۆز و هەرچیت هەیە ئەیخەیتە لای ئەو ئایەتانەی کەوا جەنابی مامۆستای خوێنێت سەیری کە با باسیکەین بزانین وەصفی پاداشتەکەمان چییە لە قورئانە وەکو وتم باسی پاداشتی ئەم ڕۆژانەکەین کە تایە دانیشتی پاداشتەکەمان بە قورئان چییە بۆ نمونە فەرموودەکە بێنینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أنا لا أقول لكم ألف لام ميم حرفا ولكن ألف حرفا ولام حرفا وميم حرفا لكل منها 10 حسنة پێغەمبەری خوا فەرمێ من پێتان نافەرمم پێتان ناڵێم ئەلیف لام میم حرفن بەڵکو ئەلیف حرفێکە و 10 حەسەنە لام حرفێکە و 10 حەسەنە و میم حرفێکە و 10 حەسەنە و حەسەنێکیش لای خۆی پەروەردگارێک بە 700 تەنها بسم الله الرحمن الرحیم 19 حرفە هەر حرفێکی 19کە کە ڕەتی دەیکە دواتریش کە ڕەتی 700کە بزانە بەس لە بسم الله الرحمن الرحیم تۆ چ پاداشتێکی گەورە دەست ئەکەوێت ئەو جاوەرە خوارە بۆ ئەو هەموو ئاەتەیکە جەنابی مامۆستا بۆمان ئەخوێنێت و ئێمە گوێی لێ ئەگرین هەمووی بۆ ئێمە هەموو حرفێکی حەسەناتە بۆ ئێمە ئەمە گەورەی قورئانە بۆ ئێمە بۆیە گرنگە ئێمە بەم شێوازە مامەڵ لەگەڵ قورئانە بکەین بەم شێوازە بڕۆینە خزمەتی قورئان زۆر زەرورە هەموو مانگی ڕەمەزان ئەگەر توانی جوزئی قورئان بخوێنە خۆ ئەگە بتوانی هەمووشی بخوێنی باشتر ختمی بکەی بەس ئەگەر نەتوانی بە هەرچی حاڵێ بۆی کە نازانێ بیخوێنێتەوە گوێی لێ بگرێ ئەوەی نازانێ ئەوەی ئەزانێت باشتر وایە ختمەکەی بکات چکە تۆ لەسەر هەموو حرفێکی 10 حەسەنەیەک بە 700 و زیاتر پاداشتی لەسەر وەرەگری لەوەش بینە دەرەوە ئەم شەوە مبارەکانەی کە ئێمە تێدان جارە بە پێش شەوەکان سەیری لە نوێژەکە بیتە دەرەوە خوای تەبارەک وتەعالە لە ڕۆژێکا 5 نوێژی بۆ دانێ حکمت لە 5 نوێژ چیە ئێمە ئەیکەین خوای گەورە ئەم عەبدانەی زۆر خۆش دەوێت ئەم عەبدانەی زۆر خۆش دەوێت ئەمە بەستێتی بە پاکی بگەڕێنەوە بۆ لای کاتێ نوێژی بەیانی بۆ داناوی هەتا وەکو نوێژی نیوەڕۆت کرد خۆی تەبارەک وتەعالە لە بینی بەیانی نیوەڕۆت خۆش دەبێت کە نوێژی عەسرت کرد لە بینی نیوەڕۆ بۆ عەسرت خۆش دەبێت کە نوێژی مەغریبت کرد لە بینی مەغریب و عەسرت خۆش دەبێت کە نوێژی عیشات کرد بینی مەغریب و عیشات خۆش دەبێت کە نوێژی بەیانیت کرد نوێژ لا گوناهی ئەو شەوت خۆش دەبێت کەوا بوو تۆ کەسێکی پاک و تەواو ساف دەرەچی بۆ خۆی پەروەردگار تەمەڵیەکت کرد نوێژێک کرد لە دەست دەرچوو بەڵام گوناهەکە ماوە جومعە بۆ جومعەی داناوە کە جومعە بۆ جومعەت کرد خۆی تەبارەک وتەعالە ئەو وردانەش کە لەو بەینیا کرد تۆ نەتزانیوە لەو بەینانەشت خۆشە بێ جومعەیەکیشت لە کیس چوو دوانیشت لە کیس چوو چەند نوێژێکیشت لێ ڕۆیشت دوایەکی ڕۆدا خی گەورە ئەم مانگە گەورە ئەم عەزیمەی بۆ داناوی شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەم مانگە پیرۆزەی کەوا قورئانی تیادا بەزێنراوە لە وەسفیا پێغەمبەری خوا چیە فەرمێ با سەیریکەی من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئیتر ئەمە ئاەتە فەرموودەکە وا فەرمێ ئەوەی ڕەمەزانێک لە خزمەتی خۆی تەبارەک وتەعالایە بێت لە خزمەتیا بێت بە پاکی بە تەواوی بۆ خۆی پەروەردگار بە ڕۆژوو بێت لە گوناهەکانی پێشووی خۆشە بی یان لە شەوەکانێک کە ئاوازی دووەکەینەوە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئیتر بۆ ئەو خوای ئەم پێغەمبەرێکە خۆی پەروەردگار خۆی ناردوویەتی ئەڵێ هەر کەسێک بێت بەم شێوازە تەعامل کات و نوێژەکان و ڕۆژۆکانی بگرێت لە مانگی ڕەمەزان لە گوناهی پێشووی خۆشە بێت ئیتر بۆ ببین بۆ وەکیلی خوا لەسەر ئەرزا بڵێن وەڵاو کابرایی پێشتر کە دەرمانی فرۆشتووە یا پێشتر کە مەشروبی خواردە یا پێشتر کە زینای کردو یا پێشتر چی کردو قەخوا قەت لێی خۆش نابێت ئەو مۆڕەی لێ بکەین لەناو مزگەوتە ناباوەگە خوای تۆیە خوای ئەویشە بۆیە ئەو جۆرە کەسانەی کە ئاوها دێن بۆ مزگەوت کە خوای تەبارەک وتەعالە هیدایەتی داوە من پێم باشە جەنابی مامۆستا ڕێزێکی زۆریان لێ بگرێت لە پێشەوە دایان بنا ئەگەر شیرینیە گات یەکەم کەس بیدەن بە ئەوان ئەگەر نان خواردن بوو یەکەم کەس نان بۆ ئەوان دابنن ئەگەر دیاریەکە بوو یەکەم کەس دیاری بدەن بە ئەوان بۆی دڵیان زیاتر لەگەڵ مزگەوتە ئاوێتە بێ بۆی دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بن لەگەڵ مزگەوتە ئێمە دەبێ ئەوانە بێنینەوە بۆ ناو مزگەوت ئەوان لە نهێنی ئەم مزگەوت و نوێژ و حەلاوە ئیمانیەی شیرینیە ئیمانیەی کە ئێمە هەمانەوانیش دەی تێبگەن بۆیە سیرکەین بەم شێوازە ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ نوێژەکانمان ناو نوێژەکانمان قورئان خوێندنمان ڕۆژوگرتنمان بکەین ئەسەوم لی و ئەنا ئەجزی بی ئەمە قسەی خوای پەروەردگارە
اما يعني تو سير ك لا ما فرمودي قدسي زور لسر امانه هاتوا تو سير ك يعني انسان ك چند بچوکین ئێمە لە چاو گەورەی خۆی تەبارەک وتەعالایە خوا بەم شێوازە ڕێز لە ئینسانەنا ئەزانی ئاەتمان هەیە خۆی تەبارەک وتەعالا لە قورئانە لە وەسفی ئینسان ئەفەرمێ چی ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە ئینسانەکان ناوە خوا ئەفەرمێ ڕێزمان لێ ناوە داویستا خۆی تەبارەک وتەعالا ئەگەر سەیرکەینا لە فەرمودە قودسیەکانە یان لە دەیان شوێنی ترە لە ئاەتە لە قورئانە ئەگەر کەسێک بەڕێکردن بڕوا بە حزوری خۆی تەبارەک وتەعالا خۆی تەبارەک وتەعالا بەهەروەلە دێتەوە بپیرێەوە وێ خوا لە ئێمە زۆر نزیکە ئاسەیکە ونحن أقرب إليه من حبل الوريد يعني توي سلواني بڵێ دایکم لێم نزیکە باوکم لێم نزیکە برام لێم نزیکە نا کاکە نەخوا لەمانە لەقوڕە لە خۆت لێ نزیکترە ونعم حبل الوريد شادمارك لنا ولا شيء إنسانا إخوي تبارك وتعالى ما آية لسورة قاف هات ودليل لا أولتها نزيكتري ونحن أقرب إليه من حبل الوريد لم شادمار لتها نزيكين يعني أبي بمشي هذا سيري باداش تكان بين بمشي هذا سيري قوريو مهرباني خوي تبارك وتعالى بين بويا خوي بمهم وعظمة قوريي أو أندل إنسان نزيكا زور ضروري أما لخزمتي أبين زور ضروري ما عبادة كان من بجواني بكين يعني با عبادة لترسي خوانك لخوشويستي خوايا بكين أمهم ريزة بو إما أمهم خوشويستي خوا بو إما ام همو مهرباني خوای تبارک وتعالى بو ام باش من هر دڵێم خوای پەروەردگار بمشاد کاتێکە باسی کەسێکەکەین بۆ نمونەی من باسی لەناو ئەم مزگەوتە باسی کاکسۆران شێخانی بکەم ئەگەر بچم لە بێرمیگان باسی کەم لەوانەیە کەسێک نەیناسێ بەس دەیرە باسی کەم بڵێم ئەمە کابرایەکە ئەمە سیفاتەکانێت 1 و 2 و 3 و 4 و باشە و چاکە و خێرخواز و چێ ئەمە بە هەمان شێوە بیبەرە لای کەسێکی تر تۆ بەیانی من هەروتم سۆرانێک سەر سیفەتە جوانەکانێکێتە بیرت حد ناویم بر صفتەکانی کاتێک ئێمە ولله مثل الأعلى کاتێکە باز دەخۆی تەبارەک وتەعالا کەین ئێمە دەڵێن خوا پاداشمان دەداتەوە خوش سزاشمان دەدا خوا نوێژی لەسەر فەرز کردوین ڕۆژووی لەسەر فەرز کردوین عیبادەتی لەسەر مهمە ئینسان خوا بناسێ خواناسی زۆر مهمە ئینسان کە خوای ناسی قەت لە خوا غافڵ نابێ کە خوات ناسی قەت لە خوا غافڵ نابی وبردوامج لخدمتي خوي تبارك وتعالى يا ابي بونو منا من اگر پرسیاری حل جنای ما مصاب کم لشونی خوی ما جنای ما مصاب تلنا امز گوت بونو منا بتصوری خود چنه که شون داگیر کردو چنه که شون گرتو عفرین علی متروانیا باشه يسمى اگر پرسیار کنم ما مصاب کو دانش والله او تل دانش تو نیو متر شونی گرتو اگر بچم لو دیو لك جمال بپرسم بلم ما مصاب کو يرنا قاعي مزگوته يعني شونكي توزي قورته بلا نوقع عين مزقوته اگر كسي انها تبي ابو مزقوت بونو من استا من كسي لخلقي امشي عربيته انها تبي ابو مزقوت اكثر دار لي ببرسم ولما مصالح كوي ولا منطقه كم منطقه ونايشي بونو هنا هاد ناويكي هي الله فلان لاش شونا اگر بچي لبيرميغان برسياري من كلنا بيتبورو ها موضوع كشتك قورتريا كينوا ما بس يكم هي لم قصانم سلبيرميغان بري محمد لكلنا بيتبورو يا اگر لكردستان كسيك برسيار كا محمد لكلنا لبريطانيا يا وانيا اگر كسيك زيات البريطانيا نزانيا برسيار كلنا لاوروبا يا ها ايشكار قورتريا بيتوا كوابو اوروبا يكيك لو قاراني كوا ايما لغوي زويتي اي ام غوي زويي ما بس لغوري خوي تبارك وتعالى ام غوي زويي كايمتي عين بكر السيب شودو بشيئه وبشكي ارزا 8 مليار خلق لسر ام ارزا اجي 8 مليار لسر سيككيا اجي اما بس تنها غوي زوي سيري كلنا قران چون باسي غوي زوي كراو ام زوي خومان كراو سيري بدنا لنا قران شونه اگر سيكين اذ قال يوسف لابيه يا ابتي اني رايت 11 كوكبا والشمس والقمر رايتهم لي ساجدين بس لچيكا او يكل بيني پیغمبر يوسف وباوكيتي بس لو اكاد فرمي اما ينزا كوكب مان هيو خورو مانگ ام ينزا كوكب خورو مانگ بس من غوري خوي پروردگار ديسان بابي خمو بيتان جار بجار اگر سيري يكم بكين ببچوكي دوهم ببچوكي بم تسلسله دوهم ببچوكي سهم يان ارزا واتا دوان لعرض بچوكتر هي او جا ام زوي خومانكتياي ام زوي خومانكتياين اوي كلا او دي او دي دبران بر ارز غوريه اوي لدواي او دي صد بران بر اوي تر غوريه ام ينزا كوكب هي يعني حيانا بحزاران جار اوني ارز غوريه همي اخوليتو بچواردور خورا ونيا مانگيش مان هي
عەبدولمەجید زەندانی عالمی کەونە خوای گەورە لێی خۆش بێت تقریبا 6 مانگی پێش ئێستا وەفاتی کرد لە یەمەنە خەڵکی یەمەن بوون ئەفەرمێ ئەگە بیت و ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە بژمێری یعنی ئەم 11 کۆکە بە خۆر و مانگ و ئەستێرەکان پێوتر یەک مجەڕە یا یەک گالاکسی ئیوە بە کوردی یەک کەشکەشە ئەگەر بێت و ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیەی خۆمان بژمێری ئەگەر هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری 2 ساڵی ڕێکت پێویستە بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەی خۆمان بژمێری دووبارەیەکەمەوە هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێرەمە قسەی ئەوەی من نییە هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری 2 دانە ساڵی ڕێکت پێویستە هەتاوەکو بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە ئەژمێری ئەو دەفەرمێ بە مەلاین مجەڕەی وا هەیە کەوکەبەکان و خۆر و مانگ و ئەستێرە و عیبادەت بۆ خۆی پەروەردگارەکەن هەمووی بەم شێوازە ئەمە پێیان وترێ ئاسمانەکانی دنیا هەموویشی لە خزمەت خۆی تەبارەک و تەعالای خەریکی عیبادەتن هەمووی خەریکی عیبادەتە وە ژیانی لەسەر هیچ کەشکەشە و ئەستێرە و مجەڕەیەکی ترانیە غەیری ئەم ئەرزە بچکۆلەی خۆمان نەبێ کە 8 ملیار کەسی لەسەر ئەژی سەیرکە بزانم لە دوای ئەوەش هەموومان ئایەتل کورسیمان لەبەرە ئەفەرمێ چی لە ئایەتەکە وەسیع کورسیه سەماواتی والئەرض واتە کورسی خوای پەروەردگار چواردۆری چی داوە چواردۆری ئەرز و ئاسمانەکان ئەم ئەرز و ئاسمانانەی کە من باسم کرد چواردۆری ئەرز و ئاسمانەکانی داوە کاتێ دەڵێن چواردۆری ئەرز و ئاسمانەکانی دا وەسیع کورسی چواردۆری ئەموو لە سورەتی ئایەتل کورسی لە سورەتی بەقەرە چواردۆری ئەرز و ئاسمانەکانی داوە كرسي ابن عباس لوصفها فرمي الكرسي موضع القدمين جي بي خواي پروردگاره لقل اوش داغا سيري كرسي بكين لچاو عرشي خواي پروردگاره لفرمودكيا هاتوا ام القيت شنشون اقريه وتم كرسي چواردوري همو من نايلم آياتك فرمي وسع كرسي السماوات والارض كرسي چواردوري همو ارض و اسمانكاني داوا كرسي لچاو عرشي خواي پروردگاره اما فرد للصحراء شنشون اقري او انا اقري ايش اما او فرد لو الصحراء ايه لنا صحراء اما شنشون بقري كرسي لچاو عرشي خواي پروردگار او انا شون اقري الرحمن على العرش استوى خوای تبارک و تعالی لسروی عرشی شویه خوای بو عظمت و گوریی افرمی و نحن اقرب الیه من حبل الورید بو عظمت و گوریی بتو افرمی کورکا که توان و گناهی کیش کرد الفرمودکه هاتو التائب من الذنب كمن لا ذنب له بۆ مەجێ نشتەوە سەری ئەگەر گوناهێکت کرد و هاتی داوات لە خوای پەروەردگار بۆ لێ خۆشبوون کرد وەکو ئەوە وایە گوناهەکەت هەر نەکرد بێت سەیکە خوا چەند عەبدەکانی خۆش دەوێت چەند نزیکە لە عەبدەکانی مەبەستێتی عەبدەکانی بە پاکی بگەڕێنەوە حضوری خوای پەروەردگار چەند ئاگای لە هەستی ئینسانەکانە ئاگای لە هەستی منە ئاگای لە هەستی تۆیە ئاگای لە هەستی ئێمەیە چیمان دەوێت دەیانجا تۆ داوات دەخوا کردو خوایە بەس ئەمەم بەنسیب بکەی خوایە بەس ئەمەم بۆ بکەی خوایە ئەمەم بۆ بکەی خوای پەروەردگار بۆی کردووی و دوایش لەبیرت چووە وعدێکی گەورەت داوە خوایە بەس ئەمەم بۆ بکەی وا ئەکەم بەس دوای لەبیریشت چووە بۆیە قسەیەکی خۆشم خوێندەوە ماوەی پێش ئێستا دەڵێ پیاوە مەبەستمان نزیکی لە خوای پەروەردگار لە ئینسانەوە ئەڵێ چووم پێڵاوی مناڵەکەم سبوو هەموو پێڵاوەکەی خۆشم پێڵاوێکی تازەی دیار و کابرا زەنگین بوو بە کوردەکەی خۆمان پێڵاوەکەی خۆشی جوان بوو و پێڵاوی مناڵەکەی خۆی سبوو کرد و پێڵاوەکەی خۆشی سبوو کرد زیاتر خەریکی پێڵاوی مناڵەکەی بوو ئەو مناڵەی 12 ساڵەی کە پێڵاوەکەی سبووخە کرد بڵێن سبووخچیەکە بڵێن زۆر خەریکی پێڵاوی مناڵەکەی بوو زۆر خەریکی بوو زۆر دەستی پێ هاوردۆمانە ئیتر ئەمیش تەواو بوون و پارەکەی دا پێی و ڕۆشتەوە بۆ بەیانی چوو پێڵاوێکی وەکو پێڵاوی مناڵەکەی خۆی کڕی چوو بۆ لای سبووخچەکە وتی یا ڕۆڵەو پێڵاوم بۆ هاوردویت و ڕەسیدەکەشی تایەکە گەورە و بچوو بوو چۆ بۆ خۆت بینی بکە چۆ بۆ خۆت بگێڕەوە ئیتر ئەو مەشغوڵی ئیش بوو کە سەری بەرزەوە کرد پێڵاوتی تۆ خوای ناستەغفر الله خوایتی وڵی دێ من ئەم پێڵاوە کاتێ سبووخم کرد بەس داوام لە خوای پەروەردگار وتم خۆزک خوایە منیش پارەمە بۆ پێڵاوی کرد ئەم پێڵاوم کڕی بایە وڵی من ئەمەم بەس داوا لە خوا کردووە لە یەک شوێنە باسم نەکردووە وتی نا من خوانیم من دۆستی خوام سەیری ئەو سەنسانەکە لە بینی ئینسان و خوایە کورد چۆن دڵت دێ ئەو حەڵقەیە دەبڕی ئەو ڕێگایە دەبڕی
ئەو ڕێگایەکی زۆر پیرۆزە، ڕێگایەکی زۆر گەورەیە، بینی خۆت و خوا قەت نابێ بیڕەنجێنی. ئەو تەنها سوەسەیەک هاتووە بە دڵیا تێ خۆزایمیش پارەم وایە پێڵایەکی وا مسەندایە دەی خوا ئەی خاتە دڵی ئەمریکا بە مەلایکەتەکان چۆ بیخەرە دڵی ئەو زەلامە و بەیانی بچێ پێڵایە بچێنە بیبە بۆ ئەو کوڕە مادام دڵی پێوەیەتی و داوای لە خوا کردو لە دڵەوە بێجێ بێڵا بجێ بێ. من لە یادی بەخیر لە مزگەوتە کۆنەکەتان باسی ئەمەشم کردو با دووبارەی کەمەوە ئێستاش، یعنی بەبەستم لە بینی ئینسانە لەگەڵ خوای پەروەردگار. ئەوانەی خەڵکی منتیقەی ئێمە بن و لە سەردەمی گرانیەکەیان بوو بن ئەمەی کە من ئەیگێڕمۆ ئەیزانن لە لای ئێمە بۆ لە منتیقەی گەرمیانە بابێژین لەو منتیقانەی ئێمە گرانیەکی زۆر بوو طبعاً ڕووی هەموو کوردستانی گرتبووە. لە کاتی گرانیەکەیە خەڵک وەزعی زۆر خراپ بوو. پیاوێکی بەڕێز هەیە ئەیود هەموو جارێ کاتێککە بابێژن ئەچوون بۆ مزگەوت کەسێک دوو کەسم خستبووە بابێژین مێشکی خۆمەوە ئەموو داوای پارەیان لێ یەکەم بۆ 1 کیلۆ گۆشت بچێنم بۆ مناڵەکانم بۆ جەژن. ئەمە بە بەردەوامی ئەم قسەی دەکرد مناڵەکانی باوەکەی گۆشت خوێن کوڕم ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. سبەی شەوە هاتمە باوەکەی گۆشتە خۆین ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. ڕۆژێ دوای باوەکەی گۆشتە خۆین ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. بەم شێوازە چوو ئەگەر بزانن جاری وا هەیە 30 ڕۆژ ڕەمەزان ناگرین 29 ئەگرین. ئەویت حەچیم ئەکرد لە ڕووم ناهات بۆ نمونە تەکلیف لە دوو پیاوە بکەم دوو پیاوی خستووە مێشکی خۆیەوە کە پیان بڵێم کە قەرزێکی بدەنێ گۆشت بسێنێ لەو ڕۆژەیە. ئەڵێ ئەو ڕۆژەی کە بڵێن برانیدا بوو بەیانی تر پێیان بێژێت قەرزێکم بدەنێ گۆشت ئەسێنم کەچی ڕێک لە تەلەڤیزیۆن ناوەتی وەڵا بەیانی جەژنە ئایخوا هاوارە تووشی چی بووم بەیانی جەژنە کەوتی بەیانی جەژنە بەڕاکردن چوون بۆ مزگەوت بۆ خۆتان نەزانن کەوتی بەیانی جەژنە ئۆتۆماتیکی خاوەبی تۆ لە تاتن بۆ مزگەوت بۆ جەماعەت چوون تەماشاکەم ئەو دوو پیاوەی کە من نیەتم بوو داوای قەرزیان لێ بکەم هیچ کامیان لەوێنی زۆر پەشیمانە بووم گرانیەکی زۆر عەجیبیش بوو. ئەخە منتیقەی ئێمە زۆر گەرمە زۆر ینی زۆر ینی شتێک نییە لەو منتیقانەی ئێمە قاز و قوڵنگ وەمانە هەر نییە. وەڵڵاهی من خۆم لە بیرمە یعنی تەسەورکەن ئەو کاتە خەڵکیش باسی نەوەتەکانەکەم خەڵکیشی لە ماڵەوە هینی بوو تفەنگی بوو ئەم کلاشینکۆفی بوو هینی هەبوو پڕێز گەورەتر لە کلاشینکۆفیشیان هەبوو. بۆیە بەسەر کەلارە بەو شەوە بەسەر کەلار وتی جا چوومە بە تەزەزرانی بەدیار خۆم و خێزانم بەرامبەر یەک دانیشتیتم وەڵی چووم کە ئەو دوو پیاوە بەڕێز ئەو دوو پیاوە بەڕێزە لەوێ نەبوون و قەرزیشم نەکردو بۆ خۆمان داوتی زۆر بێتاقەت بووی مناڵ خەوتۆ بەیانی هەڵەسێک گۆشتە خوا هیچیشمان نییە. یعنی خوا ئاگادارە ئەمە چۆنێک گێڕمە وایە وانەشی خەڵکی منتیقەی ئێمە نەتوان پرسیارە لێ بکەن. یعنی تەسەورکە بەسەر کەلارێکی وشکی گەرمی ئەنی ئەو مواصفاتە گەرمیانەی کە هەیەی مواصفاتی باشیشی زۆر هەبێت بەسم گەرمیەکەیەتی بەسەر کەلارە تەسەورکەن قاز یەک وەج بە قازی زۆر بەسەر کەلارە هات ڕەت بوو بەس بە دەنگ بەس دەنگی دی ئێمە خۆ بەس گوێمان لە دەنگی بوو هەر زەلامێک و تفەنگی دەرەکرد و تاق بۆ حاتەقەیە کردە ئاسمانە والله وبالله وتالله یەک قاز کەوتە خوارە کەوتە ماڵی ئەو زەلامە یەک دانە قاز کەوتە خوارەوە کەوتە ماڵی لەوانی من ببینێ لە ڤیدیۆکە یەکەم قسەیە یەک قاز کەوتە خوارەوە کەوتە ماڵی ئەو زەلامە سەیری ئەو نهێنیەکە لە بینی خۆت و خوایە خوا چۆنە ئێڵێ ئەم مناڵانە بەم شێوازە بن چکە بە خاڵی سەند داوای لە خوا کردو خوا یارمەتی بدا کە بەیانی مناڵەکانی گۆشتمان یەک دانە کەوتە خوارە کەوتە ماڵی ئەوە جا ئێڵێن و توێتی زرمەیەکی زۆر عەجیب لەناو حەوشاتوە تی بەخوا بزەم خانەکە ژمیاوە سەر مناڵەکانە دوای چوون تەماشای شەپەش و پێتی قاز سەرمان بڕی و نامانەبان و بەیانی هەڵسێ باوەکەی گۆشتەکەن ئەوە گۆشتە بخۆ بۆیە سەیری مەبەستم لەم نهێنیە لە بینی خۆت و خوایە زۆر مهمە ئەم نهێنیە نەپچڕێنین زۆر مهمە ئاگامان لەم نهێنیە بە لە بینی خۆمان و خوایە دەیان حاڵەتی ئاوامان هەیە ئێستا من باسی ئەو پیاوەکەین بۆ نمونە بۆ شێوازە بوو دەیان حاڵەتی ترمی ئاوامە و شێوازەمان هەیە خەڵکێک یعنی لە سەردەمەکانی پێشووترا لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەوەندە چاوەڕێی خۆشەویستی و لیقای خوا بووە ئەوەندە چاوەڕێی پاداش نەبووە ئەو پاداشتە ئێستا من باسێکەوە لەم لەسەر کردەوەکان وەری ئەگرین هەر بە جدی سەحابەکان چاوەڕێی زۆر بیان چاوەڕێی ئەمە نەبوون
هەچاوەڕێ بوون بگەن بە لیقائی خوا، چاوەڕێ بوون بگەن بە خوای تەبارەک وتەعالا، چاوەڕێ بوون یعنی بڕۆ سەیری ئایەتەکان کە هەموو باز لە بەخشینی ماڵیانەکەن، بازە بەخشینی ژیانیانەکەن، بازە بەخشینی ئەو هەموو وەجاهدوا فی سەبیل الله بئەموالهم وأنفسهم، یعنی ئەم هەموو ئایەتەی لەناو قورئانی پیرۆزە هاتوون بۆ ئینسان، ئەمانە بۆ چین؟ ئەوان بە دوای بەخشینانە ئەگەڕان، بە دوای بلیقائی خوایە ئەگەڕان، بل الرفيق الأعلى. تنانت پیغمبری خوا صلی الله علیه وسلم خوی بم شوازی فرمو لکاتی سر مرگا بو سی صفاتو تطبیق کردنی شریعتی خوا بکین لگل اوانا چند آیته بون لگل فرمودکانا، چند آیته بون لگل آیتکانا، لو سردمانی اوانا فرقی هبو لگل ام سردمانی ایما. ئەو کات پێویست نەبوو ئینسان هەموو قورئانی لەبەر بێ، پێویست بوو ئینسان قورئان تەطبیق بکە، پێویست بوو ئینسان قورئان کا بە کردار. ئێمە پێویستمانە لە ژیانی ڕۆژانەمانە قورئانەکەمان کردار بێ لە بازاڕە، قورئانەکەمان کردار بێ لە ناو تەکسیە، لە ناو مارکێتە، لە ناو بازاڕە، لە ناو هەڵسوکەوتە، لەگەڵ دراوسێیە، لەگەڵ ڕێگەوبانە، لەگەڵ ژینگەیە. ئەم قورئانەی ئێمە پێویستە لەوێ ڕەنگ بداتەوە. بۆیە سەیرەکەین زۆربەی ئەو کەسانەی کەوا لە ئەندۆنیزیا و مالیزیا و ئەوانە مسلمان بوون بە هەڵسوکەوتی مسلمانەکان مسلمان بوون. ئێمە دەیان نمونەمان هەیە، بۆ نمونە خەڵک هاتووە مسلمان وتی بە هەڵسوکەوتی خەڵک مسلمان بووم. بۆیە هەڵسوکەوتی ئێمە زۆر گرنگە، خەڵک بیبینێ بێ پێی مسلمان بێ، بۆی خەڵک بتوانی جارێکی تر خوای تەبارەک وتەعالا لە ڕێگەی ئێمەوە هیدایەتی خەڵکێک بدا. شانازێکی گەورەیە بۆ ئێمەی مسلمان لەم جۆرە وڵاتانە بتوانین خەڵکێک بێنینە ناو بازنەی ئیسلامەوە، خەڵکێک بەهۆی ئێمەوە مسلمان بێ، نەک خوا نەخواستە خەڵکێک بەهۆی ئوسلوب و تەسەڕوف و تەعامل و کردەوە ناشرینەکانی ئێمەوە دوورکەوێتەوە لە ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی زۆر پاک و خاوێنە، ئاینێکی زۆر بێگەردە، ئاینێکە دوورە لە توند و تیژی، دوورە لە خراپەکاری، دوورە لە مەعسیەت، دوورە لە تاوان، دوورە لە خۆ کوشتن، دوورە لە خەڵک کوشتن، دوورە لە خوێن ڕشتن. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵە حاڵەتی لەم حاڵەتانەمان بینی. زەرورە مەبەستمە ئەم قسەیە بکەم، ئەم وڵاتە جێی شانازی کوردە مسلمانەکانە، جێی شانازی کوردە، تاکە وڵاتێکە لە هەموو ئەوروپا یان لە غەیری وڵاتە ئیسلامیەکان کە مەسم کورتیانیش تەجێبوو بێ، ئەوەندە مزگەوتی کوردیمان هەبێ. ئەزانن ئێمە 42 مزگەوتی کوردیمان هەیە، بە بەردەوامی لە زیادبوونایە. ئەم مزگەوتانەی ئێمە بە بەردەوامی نەک جێی نابێتەوە، لە بەعزێ لە شارەکانە چادریشمان هەڵداوە. لە شارێکی وەکو شارەکەی ئێمەیە 6 مزگەوتی کوردی لێیە. ئەمە بەمەبەست جاری وایە ناشرین ئەکرێ، تونڕەوی ئەخرێتە پاڵمان، ناشرینی ئەخرێتە پاڵمان. بۆیە ئەمانە دەبێت زۆر وریای من برایانی بەڕێزم. من یەک نمونەتان بۆ دێنمەوە، یعنی من دیراستەم لەسەر ئەمە کردووە. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم لە مەسەلەی توند و تیژی و تۆقاندن و کوکوشتن و ئەمانەیە. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم بە 23 ساڵی پێغەمبەرایەتی بەراوردی کە لەگەڵ ئەو خوێن ڕشتنانەی کەوا ئێستا هەیە، بە 23 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو خوێن ڕشتنانەی کەوا ئێستا خوێنی خەڵک ئەڕژێ بە ناحەق. ئەگە سەیری جەنگی جیهانی یەکەم بکەی بۆ نمونە، لە ساڵی 1914 بۆ ساڵی 1918 لە ماوەی 4 ساڵە، لە ماوەی 4 ساڵە 18 ملیۆن خەڵک بوو بە قوربانی، بە 18 ملیۆن خەڵک مرد، 18 ملیۆن خەڵک کوژرا، 21 ملیۆن خەڵکیش بریندار بوو. ئەگە سەیری جەنگی جیهانی دووهەم بکەین، لە ساڵی 1939 یەکەم بۆم کە ئەڵمانیا نایە پۆلۆنیاوە لە 1 سپتەمبەری 1939 بوو. ئەو جەنگە ماوەی 6 ساڵی خایاند، بەو هەموو زلهێزەی دنیا دایان لە یەکتری 72 ملیۆن خەڵک کوژرا. جا ئەو کاتەکە نسبەی خەڵک کەمتر بوو، ئەیکردە 3% سەر ئەرز، 3% سەر ئەرز لە بینی ئەمانەی ئەوروپایە کوژرا، ئەوروپای فول دیموکراسی، 3% سەر ئەرز لە بینیانە کوژرا. ئەگە سەیری سەردەمی ناپلیۆن و دایکی دیموکراسیەت و حەزارەت بکەین لە وڵاتی فەڕەنسایە، ئەو ڕۆژەی کە ناپلیۆن کە چوو هێرشی بردە سەر رووسیا و کە مۆسکۆ بگرێ 500,000 کەسی لەگەڵ خۆیان برد، لەم 500,000 تەنها 35,000 هاتەوە، هەمووی مرد، 35,000 هاتەوە لە 500,000 کەس. ئەمە ئیتر باسی ئەم هەموو کارەسات و خوێن ڕشتنە ناکەم، تەنها 3 ڕۆژ پێش ئێستا لە جەنگی کەندا و لە جەنگی فەڵەستینە بە 1 بۆم 400 کەس کوژرا، بە 1 بۆم کەوتە خوارەوە 400 کەس کوژرا.
لەبەرە ئەمە بەراوردکەین بەو ئیسلامی کە دەڵێن ئیسلامی تۆقێنەر و خوێن ڕێژ و خەڵکوژ و تیرۆر و تۆقاندن و ترسان ئیسلامی ئەمە پێناسە کردووە بۆ لەبەر ئێمە توانامان نییە ئێمە ڕقمانە لە کامیرا ئێمە ڕقمانە لە میدیا ئێمە ڕقمانە لە تەلەڤیزیۆن ئێمە ڕقمانە لە رادیۆ ئێمە ڕقمانە لە ئیعلام وەکو ئەو قەناس و ساروخانە وایە کە ئینەن بە موسڵمانەوە ئەو چەند کاریگەری هەیە ئەو کامیرە ژەوەنە کاریگەری هەیە بۆیە دەبێت ئێمە هەموو سوچێکی مزگەوتەکانمان بکەین بە کامیرە بۆ ئەوەی خەڵک بمان بینێ بۆی دینداری و گەورەی ئێمەش دەرکەوێت لە تەلەڤیزیۆنەکانە باسەکەم زیاتر سەیکە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم تەسەووریەوە چەند هەزار خەڵک کوژرا بێ بە 23 ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 65 غەزوە و شەڕ لە بینی موسڵمان و کافرەکانە 1375 کەس کوژراوە لەم 1375 275 لە موسڵمانەکان بووە شەهید بوون 1100 کەسیشی لەبێ باوەڕەکان بووە ئەمە بە دیراسەی کەم لە خۆم قسەتان بۆ ناکەم دیراسەیە ئەمە 1100 کەس لە ئەوان و 1100 کەسیش لە بازنەی موسڵمانەکان عەفوەن 275 کەسی لە موسڵمانی کۆی گشتی 23 ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1375 کەس کوژراوە بە موسڵمانە بە بێ باوەڕیشەوە ئەمە کوا واگەیەنێ دینی ئێمە دینی تۆقاندن و ترساندن و ڕعب و ئەمەیە ئەم هەموو هینێ ئەم هەموو بەزم و ڕەزمە ئەدەنە پاڵ ئیسلام بۆیە نا بە شانازیەوە ئێمە دەبێت جوانیەکانی خۆمان لە ناو مزگەوت قەتیسی نەکەین بیبینە دەرەوەی مزگەوت بیبینە شوێنی گشتیەکان بیبینە شوێنە باشەکان لە شوێنی حەساسی خۆیان قسەی خۆی هەبێ موسڵمان ئەبێ لە شوێنی خۆیان دەرکەوێ مسلمان نابێ ئاکۆ نمونەیەمان نەبیست تۆ ئیمامی عومەر لە ناو مزگەوتە مسلمانی بینی خۆی کز و کۆڵ کرد بۆ دانیشت بوو حەکردی پێ فڕی داوە دەرەوەتی بابە مسلمان ئەمە شوێنی نییە ئەمە چی ئەمە خۆت دار کردوتەوە بە عەزەت و نوێژیشەکەی بە عەزەت و نوێژکە بەرامبەر بە خوای پەروەردگار هەر نوێژکردن ئەبێ بە عەزەتەوە بیکەی یعنی عەزەتت هەبێ هەیبەتت هەبێ پێغەمبەری خوا چۆن ئەڕۆیشت بڕۆ سیفەتەکانی پێغەمبەری خوا بخوێنەرەوە صلی الله علیه وسلم یعنی لە سیفەتی پێغەمبەری خوایە ئاوا ڕۆشتووە بەناو خەڵکە سینەی لە دەرەوە بووە و ئاواش ڕۆشتووە پرچێکی جوانی هەبووە ڕیشێکی جوانی هەبووە و بە عەزەتیشەوە ڕۆشتووە بە شەهامەتەوە ڕۆشتووە زەلیلی و کوزۆڵی و داماوی ئیشی ئینسانی موسڵمانیە تۆ خاوەنی بەرنامەیەکی زۆر گەورەی تۆ خاوەنی قورئانێکی زۆر پیرۆزی تۆ خاوەنی ئیسلامێکی کە هەموو کەسێک تایە جێبێتەوە کەسێکە یعنی هەرچی گوناهێکی کردبێ هەرچی خراپێکی کردبێ هەرچی یعنی لە وەحشی خراپتر هەیە لە وەحشی خراپتر هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وعدی داوتی مادام ئیمامی حەمزەی شەهید کردووە ئەبێ تۆڵەی بکەمەوە لەو کەسێک کە شەهیدی کردووە کە زیگیان دڕیەوە بۆ شێوازە سوکایەتی بە تەرمەکەی کراوە بابە ئەوان فێر بوون لە سەرەتاوە سوکایەتیان بە تەرمی موسڵمان نەکرد نەک ئیسلام و موسڵمانان بیکەن دەی ئەو وەحشیە کاتێکە خوای تبارک و تعالی مەکەی بە خەڵات دایەوە بە پێغەمبەری خوا و فەتحی مەکە کرا و چوونەوە ڕای کرد چۆ دەرەوەی مەکە وتی وا دەمەوێ موسڵمان بم پێغەمبەری خوا وعدی داوە کە تۆڵەی لێ بستێنێتەوە ئاەتێکی لەسەر هاتە خوارەوە دوانی لەسەر هاتە خوارەوە وەفدیان هات بۆ لای پێغەمبەری خوا سەیری ئینسان چەند بەڕێزە لای خوا چەند بەڕێزە لای پێغەمبەرێت خەوە وعدی داوە آخر آية لسر هات خوارو يا عبادي الذين أسرفوا سيدانا آية لسر أو زلمات خوارو يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أيو كسيك وابناه تاوان سردلي قرتوي بۆ بخۆت بێ بە شەکەی لە ڕەحمەتی خوای تەبارەک وتەعالا خوا لە هەموو گوناهی خۆشە بێت پێویست ناکە تۆ کێت کوشتووە وەرە بۆ ناو بازنەی ئیسلام تصور کە هاتە خزمەت پێغەمبەری خوا و شایەتومانیشی هێنا و موسڵمانیش بوو بە یەکێک لە موسڵمانە باشەکان و دواییش کەسێکی زۆر گەورەتریشی کوشت کە بە دیعای پێغەمبەرایەتی ئەکرد قسەکەی من لەسەر چییە؟ لەسەرەوەی ئەم دینەی ئێمە دینی شوێنی هەموو کەسی تابێتەوە دینێکی شاملە دینێکی کاملە دینێکە پڕ لە پاداشتە تەسەور کە هەموو جوڵەیەک بێمە سەر قسەکەی خۆم و کۆتایی پێبێنم هەموو جوڵەیەکی ئینسان پاداشتە هەموو جوڵەیەک وە پێچەوانەکەشی خراپە بۆ نمونە هەموو جوڵەیەک هەموو یارمەتیەک هەموو دەستگرتنێک هەموو ئەو خەیر و خەیرات و سەدەقاتی کەوا دەیکەی هەموو بۆ دەست بەسەر هەتیوێک کاتێری کەفالەتی هەتیوێکەکەی سەبەتێکی خۆراکی ئەکڕی یارمەتی و سەبەت سەر لە خۆراکێک دەنێریتەوە بۆ فەقیرێک یارمەتی کەسێکە دەی لەسەر جادە حتەنانە لە ترافیک لایتێکە کاتێک کەسێکە بینی یارمەتیە دێ و پاداشتە بۆ تۆ دوور نییە کەسێک بەهۆی ئەوە موسڵمان نەوێت یان لە دراوسەیەکتا
بۆ نمونە پێویستی بە یارمەتێک و هاوکاریەکە بە مسلمانیش نەبێ قەیچێکە چۆ یارمەتی بدا ئەم دینەی ئێمە پڕ لە جوانی لەم جوو لەم پاداشتانە بۆیە هەموو جوڵەیەکی ئینسان خۆی تەبارەک و تەعالا پاداشتی لەسەرداتێ بۆ لە بڕی پێچەوانەکەشی ڕاستە چۆتە جوڵەیەکی خراپت کرد خراپەکاریەکت کرد ئێمە چی لەسەر وەرەگری سزای لەسەر وەرەگری بۆیە دینی ئێمە خۆی تەبارەک و تەعالا ئەوێ بمانگەێنێ بە مەقامی ئەوانەی کە 950 ساڵ و 1000 ساڵ ژیاون یەکێک و پێغەمبەر نوح لە سەردەمی خۆیان 950 ساڵ ژیاوە باشە بە 70 ساڵ 80 ساڵی تەمەنی من ئەتوانم بەقەدەر ئەو شت کۆ بکەمە زەخیرە کۆ بکەمەوە نەخێر چی بۆ داناوی لەیلەة القەدری بۆ داناوی لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر ئەمە پاداشتە گەورەکەیە کە ئێمە بۆی دانیشتوین ئەمەیە قسەکە بۆ لەبەرەوەی ئەگەر ساڵێ بەری بکەوێتەوە 83 ساڵ و ئەوەنە مانگت بەر ئەکەوێت 83 ساڵ پاداش لە تەنها شەو نخوونی بۆ خوای پەروەردگارە لە یەک شەو بۆیە زۆر زەرورە ئێمە هەموو جوڵەیەکمان هەموو توانایەکمان بخینە کار تووشی ئەو شەوە ببین بۆ ئەوی خوای تەبارەک و تەعالا ئەو ئەجرە گەورەیە بە نسیبمان کە وڵی دووبارەیەکەمەوە دینی ئێمە یعنی پڕ لە نهێنی و جوانی پڕ لە پاکی پڕ لە خوونەویستی پڕ لە دۆستایەتی پڕ لە محیبەت پڕ لە خۆشەویستی پڕ لە هەمووی ئەمانەی کە من باسیەکەم هەمووی لەناو خەڵکا گەبکەی بە کردار هەر هەمووی پاداشی لەسەر وەرەگری یعنی سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر پاداشت سیر کرد لەگەڵ منداڵەکانمان لەگەڵ خێزانەکانمان ئەڵێ ئەوەی لەگەڵ خێزانەکەی باش بێ پاداشتەکەی وایە ئەوەی لەگەڵ مناڵەکەی باش بێ پاداشتەکەی هەمووی پاداشتە حتى وقال لەگەڵ ئینسانێکە کە زەلامێکە بیر من کاک لە بەزم بینیسە ئاو دەست بستە ناو دەستی حتا دەستت لە دەستی ئەو دەرەکەی گوناه لە تۆ ئەوەرێت ئێمە دینی ئێمە زۆر گەورەیە زۆر گەورەیە زۆر پیرۆزە لە ئاستی دینەکەی خۆمانە مامەڵە لەگەڵ خۆمانە بکەین لە ئاستی دینەکەی خۆمانە سەیری مسلمانەکان بکەین و یەک داواشم هەیە ئینسان کاتێکە گوناهێک ئەکا خۆت بە ڕەحمی خوای تەبارەک و تەعالا مەبەرە دەرەوە هەمومان ئەزانن ئێستا ئێمە هەر یەک لای خۆمانە وەڵی من تۆ هەر کەسێکی دم لە خۆمە دەست پێ یەکەم وڵی تاوانی وامان هەیە ئەگەر ئێستا مەلایکەتێ بێ بڵێن تاوانەکەی بۆ کەشف بکەین بە قورئان ڕوو بنێ قسە بۆ ئێوە دەی هەمووشمان وایە بۆیە لە بەرامبەر ڕەحمی خوای پەروەردگار تاوانی خۆت بە گەورە مەزانە هەرچی شتێکت کردووە ناڵێ بەقەدەر کەفی دەریاش بێ لێ خۆشە بم هەرچیەکت کردووە بەس مەڕۆرەوە سەری خوای تەبارەک و تەعالا لێت خۆشە بێ پاداشتی خوا زۆرە بۆ ئینسان پاداشتی خوا زۆرە بۆ ئێمە بۆیە با هەمیشە لە چاوەڕوانی پاداشتی خوای پەروەردگارە بین هەمیشە لە چاوەڕوانی ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگارە بین ئەم دەموچاوانەی کەوا ئێستا لێرە کۆبووینەتەوە بە قەناعەتێکەوە لێرە کۆ ببینەوە بڵین خوایە ئێمە کە لێرە کۆبووینەتەوە داوامان وایە لە ڕۆژی قیامەتە بمان کردە ژێر سێبەری ئەو عەرشەی کە ئێستا بەم عیلم و معریفەتە کەمەی ئێمەوە باسمان کرد کە هیچی نازانین لە چاو گەورەی خوای پەروەردگارە ئەوەی کە ئێمە باسمان کرد هەر هیچ نییە لە چاو گەورەی خوایە یعنی بزانە چ خوایە پاداش دەداتەوەی من وتم بڕە دوایی دیراسەی بکە کاکە بڕە دوایی دیراسەی کە بزانە بە مەلاین ملیاردار لەسەر ئەرزا هەیە بەس دیراسەی بکە لە ئاەتەکە فەرمێکی کورە گڵادار یعنی کاتێ لە پاییز ئێمە گیرە خۆین بەدەست گڵایدارە لە بەردەم ماڵ و دوکان و وەنیە ئەو گەڵادارانە ئاسەیکە یەک گەڵا لە دارێک حەدی چییە بێ فەرمانی خوا بکەوێتە خوارەوە ئاەتە فەرمەکە قسەی من نییە وەم ئاەتەکە فەرمەچی وما تسقط من ورقة إلا يعلمها گەڵادارێ حەدی چی بکەوێتە خوارەوە بێ ڕەزامەندی خوا بێ گەر خوا ئاگای لێی نەبێ خوای ئاگای لە گەڵادارێ بێ ئاگای لە وەسوسەی ناودڵی منیشە ئاگای لە ئەو هەموو کردەوە جوانەشە کە ئێمە لە مزگەوتە ئەیکەین ئاگای لەو هەموو پاداشتەیە ئاگای ئەو هەموو نوێژ و ڕکوع و سوجودەیە کە ئێمە ئەیکەین هیچ شتێ بەکەم مەزانە ئەستەغفیرڵڵایە بەکەم مەزانە هەموو ئەستەغفیرڵڵایەک خورمادارە خورمایەکە بۆ تۆ لە بەهەشتە دارێکە بۆ تۆ لە باخەکەتا لە بەهەشت هەموو الحەمدوللیلایە دارێکە بۆت بۆ ئەوێ یعنی چیتی ئەچێ بە ئەم بە تایبەت ئەم مانگ ڕەمەزان بەردەوام با زمانمان پاراو بێ بە ئەستەغفیرڵڵاه سبحان الله الحەمدوللیله الله ئەکبەر هەر یەک لەم وشانەی لە دڵی لە دەمی ئێمە دەرەچێ تۆ باخێکت هەیە لە بەهەشتا ئەوە دارێکت بۆ ئەچێنرێ لە بەهەشتا توكارم لخوي تبارك وتعالى يا الله يا رحمن يا رحيم وما لبكي ليلة القدر من بنستبكي خويا بخاطرينا وجوانا كانت بخاطري اسمي عظمت يا الله يا رحمن يا رحيم عاقبة من خيركي
لە گوناهمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، لە گوناهی مردوەکانمان خۆش بی. خوایە گیان ئەوانەمان کە تووشی بەڵاو مصیبەت بووین لە وڵاتە، یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆت بەڕەحم و سۆز و میهرەبانی خۆت کاراسانیان بۆ بکەیت. برایەکی بەڕێزمان لەناو ئەم مزگەوتەی سەرگەم خۆمان دانیشتۆ تووشی بەڵاو مصیبەتێک بۆ لەم وڵاتەیە، خوای تەبارەک وتەعالە بە خاتری اسمی عەزەمت بەڵاکەیەنی لەسەر ئاسان بکەی هەموو ئەوەی کە خوی خۆیەتی و مەرازێتی خوای تەبارەک وتەعالە بۆی ئاسان بکەی. خوای گیان بۆ خاتری ناوە پیرۆزەکانت شەوی قەدرمان بەنسیب بکەی. خوای بۆ خاتری ناوە پیرۆزەکانت هەموو ڕکوع و سوجود و هەموو ئەو عیبادەتانەی بۆ تۆ یەکەین، پاداشمان بێتێک بە 700 و زیاتر لەسەری. ئامین ئامین برحمتك يا أرحم الراحمين. سبحانك اللهم وبحمدك لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.